السلام عليكم ورحمة الله. بسم الله الرحمن الرحيم. صلاة ورحمة مهرباني خواهي پروردگارتان لسر بيت بريزان. او مانگه كمانگه شعبانا، او مانگه که پیغمبر صلى الله عليه وسلم زورترين روژکانی تیدا بروجو بوا. وسامي كوري زيد دقارته وده فرمي قلت ما پیغمبر خواهي صلى الله عليه وسلم نابين مهيج مانگه بقد او مانگه بروجو بيت. پیغمبر فرموی صلی الله علیه وسلم او مانگه که خلق تیدا به آگایا کارو کردوکانی انسان برو رب العالمین برز دبنوا امنیش حزم کرد لکاتێک دا کارو کردوکان برو خوای پروردگار برز دبنوا تیدا بروجوبم. دایک من عایشه دگرتو ده فرمی پیغمبر صلی الله علیه وسلم او مانگه پی خوشترین مانگ بو که مانگ شعبانه که تیدا بروجوبید. زانایان ده فرمون لو دا که پیغمبر صلی الله علیه وسلم بروجو بو لو مانگه دا او بو که راهنانیک بیت و تمرینیک بیت بو مانگ رمضان بو اوی انسان لناکاو بسر مانگ رمضان دا نکوید بو اوی انسان را بیت لسر روجو کاتی کچونا و مانگ رمضان فیر بیت که بروجو بیت و را بیت لسر روجو گرتن و هر وها دلو درونی پاک ببیتوا. وقتی که خلق به آگاه انسان آگاه لخوای پروردگار و عبادت دکات فضلی گورتره و باشتره. بوی هندگ لزانایانی سلف نوانی مغرب و عشاء عبادتیان دکت دیان وط وکاتی که خلق تیدا به آگاه یا خود که دچون بازار ذکریان دخویند و یادی خوای پروردگاریان دکت دیان وط لیره خلق به آگاه با اما آگام لخوای پروردگار بید. او فضلی گورتره وقتی که خلق به آگاه انسان آگای لسنورکانی خوای گوره بی و لذکر و یادی خوای پروردگار بید. بله او مانگه کمانگه شعبانه وکو اوای تشبیه نبید چون انسان خواردن یک دخوات بو اوی کدلی ببیت و بو خواردنکه زلاته یا خود سوب یک دخوات لپیشدان بو اوی دلی ببیت و بو خواردنکه انسانیش که لمانگه شعبان دا بروجو دبیت شاکه دکات رو دکات خوای پروردگار بو اوی کدلو درونی پاک ببیت و بو مانگه رمضان بدل ایکی پاک و بچێتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز. ئێمە چی بکەین لەو مانگە شەعبانەدا بۆ ئەوەی بەرەو خوای پەروەردگار بچین بۆ ئەوەی لە خوای پەروەردگار نزیک بینەوە. ئینسان ڕوو بکاتە خوای پەروەردگار، ئینسان تەوبە و پەشیمانی دەرببڕێت و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئینسان دڵ و دەرونی خۆی ئامادە کات بۆ ئەوەی کە نیەتی هەبێ لەو ڕەمەزانەدا دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە و پەشیمانی دەکات لە هەموو گوناه و تاوانێک. ئینسان خۆی ئامادەکات بۆ ئەوەی کە عیبادەتی ئەو مانگە بە تەواوەتی دەکات بۆ ئەوەی کاتەکانی بە عیبادەت پڕ دەکاتەوە. ئینسان بڕیاری گۆڕانکاری بدات کە لەو مانگەیەدا دەمانەوێت ڕوو بکەینە خوای گەورە و خۆمان بگۆڕین. ئەگەر خراپەیەکمان هەبێت وازی لێبێنین، ئەگەر چاکەیەکمان هەبێت حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکەین و هەروەها زیاتر دەوامەی پێ بدەین و لەسەری بەردەوام بین. ئینسان دوعا بکات بڵێ خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانت دوعا دەکەین یا ڕەبی خوایە گیان بمانگێن یا ڕەمەزان، خوایە سەلامەتمان کەی لەو ڕەمەزانەدا، خوایە ئەو ڕەمەزانەش بۆ ئێمە سەلامەت کەی بە دڵێکی پڕ لە ئیمانەوە بگەینە ڕەمەزان بتوانین لەو مانگە شەعبانەیەوە دەست پێ بکەین بەرەو لای تۆ بگەڕینەوە، بڕیاری گۆڕانکاری بدەین، خۆمان ئامادەکەین ئیمانیەن کە دەگەڕینەوە بۆ لای تۆ و دەمانەوێت لەو ڕەمەزانەدا چاکترین و باشترین عیبادەت بکەین. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی داوات لێ دەکەین کە بمانگێنی بە مانگی ڕەمەزانی پیرۆز موفقمان کەی بتوانین چاکترین و باشترین عیبادەت لەو مانگە ڕەمەزانەدا ئەنجام بدەین، ئالۆ مانگە شەعبانەوە دەست پێ بکەین و بەرەو تۆ بین. خوایە ئەتۆش بە ڕوحمی خۆت بەزەیی خۆت بە گەورەی خۆت لێمان خۆش بی و تەوفیقی هیدایەتمان دەی لەسەر چاکە بژین و لەسەر چاکە بمرین و هەروەها عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.